جارێکی تر سڵاوتان لێبێ و لەگەڵتانە بەردەوامی نەچینە لای تۆریکی تری پرۆگرامەکەمان کە باس لە خوێندنەوەکەین کە خوێندنەوە بابەتێکی زۆر گرنگەوە تۆن توانین ئێمە بیکەینە کەلتور یاخو باسیەوە بکەین ڕۆژی خوێندنەوە لە ناوەندە ئەکاتیمیەکانە بتوانین زیاد بکەین بە تایبەتی زانکۆ و پەیمانگەکان کە لە تەمەنێکی گەنجی و هەرزەکاری و ئەتوانێت لەم تەمەنەیە بتوانێت لە ڕێگەی کتێب و لە ڕێگەی خوێندنەوە بینە ژیانێکی باشتر بکات بەڵام پرسیارێک دروستە بێ ئێمە چۆن بخوێنینەوە یانی زۆر جار پرسیارماکرۆ چۆن دەست پێ بکەین چۆن هەنگاو بنین بۆ ناو کتێبخانەکان چۆن هەنگاو بنین بۆی کە چی هەڵە بژێرین بخوێنینەوە ئەمانە و چەندین پرسیاری تر بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا هیوا ڕەفیق بەڕێوەبەری کتێبخانەی ناوەندی زانکۆی چەرمۆ کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ ئامادەیە مامۆستا سڵاو لەبێ سڵاو لە ئێوەی بەڕێز زۆر زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز ڕۆژێکی نوێی ئێوەی بەڕێز و بینەرانی دەستگای میدیایی کورسات باش زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونێ باسی خوێندنەوەکەی پێی ئەو زانیارانی بەڕێستان لە ناو زانکۆیەکان بەڕێوەبەری کتێبخانەکەشن ڕۆژی خوێندنەوە لە ناوەندە ئاکادمیەکان ئێستا لە ئاستێکی باشایە یاخود نە بەو پێی کە زانکۆ بەرزترین و باڵاترین ناوەندی ئەکادیمیە لە هەموو جیهان و زانکۆکان بە تەبیعەتی خۆیان داهێنەرن و بەشێکی زۆری ئەو داهێنانەی کە هەیە لە جیهانە لە زانکۆکان و لە سەردەسی مامۆستایان و خوێندکارانی زانکۆیە و کۆڵەکەیەکی ئەساسی زانست و زانیاریە بۆیە زانکۆ گرنگی و ئەهمیەتی خۆی هەیە خوێندکاری زانکۆ گرنگی و ئەهمیەتی خۆی هەیە بەڵام لە ڕاستیدا ئەگەر باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باسی دەوڵەتی عێراق و کوردستانیش کە ئێمە بەشێکین لە دەوڵەتی عێراق بڵێن ڕەوشی خوێندنەوە چۆنە ڕەوشی خوێندنەوە باش نییە لە زانکۆکانی کوردستاندا بۆچی؟ طبعاً هۆکار هەیە کە ئەڵێن یان فاکتەر هەیە کە ئەڵێن ڕەوشی خوێندنەوە باش نییە ئێمە خوێندکار پێش ئەوەی بگا بەلای ئێمە دوو دامەزراوەی زۆر گرنگ و گەورە هەیە بەوێدا تێدەپەڕێ و دێ بۆ لای ئێمە یەکێکیان خێزانە و یەکێکیان پەروەردەیە کاتێک کە خوێندکارە پێیەکی لە ماڵەوەیە پێیەکی لە خوێندنگەیە لە سەتا ئەتوانم بڵێم 90 ماڵەکانی خۆمان بڵین ئەو ماڵە کوردیەکانی خۆمان کتێبخانەی تێدا نییە مناڵ کە چاو دەکاتەوە دەبینێ لە ماڵێکا کتێب نییە ئاشنا نییە بە کتێبخانە باوکو دایکێک دەبینێ ڕەنگە نەخوێنێتەوە و چواردەوری خۆی دەبینێ کتێب نەبووە بە کەرەستەیە کە لێەوە بتانی مەعریفە دروستکە و بە هەمان شێوە کە ئێمە لە کاتی لەدایکبوونی یعنی یادکردنەوەی عید میلاد ئەمەی پێی دەڵێ ڕۆژی لەدایک بوون لە جیاتی ئەوەی ئێمە با بڵێن کتێب هەدیەکەین بۆ مناڵەکانمان لەوانێشتی گران بەهاتر لەوانێشتی لە شێوەی ئایپاد و سیارەی مناڵان و لەعابات و ئەو شتانە نەمان کردووە بە کللتور کە لە ماڵەوە تایەنە بیچێنین کە کتێب سەرچاوەیەکی گرنگی معریفەیە و پێیەکەی تری کە قوتابخانەیە دیسان لە قوتابخانەکانە لە خوێندنگەکانە ئەگەر ببینین یعنی لە کەمترین لە خوێندنگەکانە کتێبخانە هەیە کە مەفروزە هەموو خوێندنگەیەک کتێبخانەیەکی بچووکی تێدا بێ بۆ خوێندکارەکانی و بە هەمان شێوە مامۆستایان خۆشیان ڕاستیەکەی ناخوێننەوە یعنی ئەمە ژوا دەکات تۆ خوێندکار دیسان وەکو لە ئەو پێی لە ماڵەوەیە لە دەستی داوە نەتوانێت خوێندنەوە بێ بە کللتور لە خوێندنگەکەشە بە هەمان شێوە ئەمە ئەگەر دیقەتی بارودۆخی دە 12 ساڵی کوردستانکەین بەڕاستی ئەم قەیرانی داراییە کە مامۆستایانیش نەحەقیان نییە ینی قەیرانێکی دارایی دروست بووە مامۆستایان هەموو ڕۆژ لە سەرجادن هەموو ڕۆژ لە کەناڵەکانی خۆیانەوە داوای موچەی قوتی بژێوی خۆیانەکەن ئەمە وای کردووە کە مامۆستا گیرفانی بەتاڵ بوو طبعا ناتوانێت بە میزاجێکی باش خوێندکارەکانی ئاراستەکە بە هەمان شێوە ئەگەر ببینین لە خوێندنگەکاندا ڕۆژێک دانەنراوە یعنی دەرسێک وانەیەک بڵین ئەم وانەیە خوێندنەوەیە پێم وابێت لە ساڵانی پێشوو وانەیەک هەبوو بە ناوی مطالعە و خوێندنەوە ینی دەرسێک هەبوو بەڵام ئێستا بەهۆی بایکۆتەوە بە تایبەتی لەم دە 12 ساڵەیە ئەسڵەن ئەم ساتە وەختەی کە قسەی تێدا دەکەین هەرچی خوێندنگە حکومیەکان هەیە بایکۆتە
لە ماوەی ئەم 12 ساڵەیە خوێندکار نەیتوانی و نیوەی خوێندنەکەشی بخوێنێ لە کەواتە هەم بابەتی بە کللتورکردنی خوێندنەوە خوێندکار پێش ئەوەی بێتە زانکۆ ئەم دوو دەستگا گرینگە کە دەستگای خێزانە کە لەگەڵ دەستگای پەروەردە و خوێندنگەکانە لەوەیە نەیتوانیوە بیپێکێ کە دێتە زانکۆ لەوێ دیقەت ئەدا کاتێکی زۆر بەسەر چووە دیقەتەدا کرانەوەیەکی گەورە هەیە کتێبخانەی گەورە هەیە مامۆستا داوای ڕاپۆرتی لێ دەکا مامۆستا داوای ئەرکی لێ دەکا خوێندکاریش ئەو کاتانە دێ بۆ کتێبخانە کە مامۆستا داوای ئەرکی لێ دەکا لەو کاتەدا خوێندکار تەنگەتاو دەبێت یاخود ئەو کاتانەی کە لە قۆناغی چوارە ئەمەی پێی دەوترێت توێژینەوەی دەرچوون هەموو خوێندکارێک لە ساڵی چوارەمیا بێ شتێک بنووسێ بە ناوی توێژینەوەی دەرچوون ئەلەوەیە ئیتر ئەبینی خوێندکار تووشی شپرزەیەکی زۆر بووە تەمەنێکی زۆری بەسەر بردووە بەڵام هیچ ئاشنایەتیەکی نییە لەگەڵ کتێبە من بە حکمی پیشەکەم و بە حکمی کارەکەم کە مامۆستام لە زانکۆی چەرم و بەڕێوبەری کتێبخانەی زانکۆی چەرموشم ئەو خوێندکارانی کە دێن لە هۆڵی کتێبخانە دەخوێننەوە بەڕاستی بە پەنجەکانی دەست دەژمێریان زۆر جار قسەم لەگەڵیان کردووە وتومە تۆ چۆنەوە دەی دەخوێنیتەوە حەزم کردو ینی ئەم کەمینەیە کە ئەخوێنێتەوە هۆکارەکەی چییە دیقەتم داوە یاوتێتی باوکم کتێبخانەمان هەیە لە ماڵەوە باوکم دایکم کەسێکی خوێنەوارە بەردەوام خەریکی خوێندنەوەیە یان خاڵێکم یا برا گەورەکەم یان خوشکێکی گەورەم کەواتە دیقەتدا یان باسیەوە کە لە خوێندنگە مامۆستایەکم لە فلان قۆناغ یعنی شتێکی بۆ دروستکردم کتێبم لە لا خۆشەویست بێت کەواتە ئێستا مادام لە چوارچەوەی ئیشەکەی بەڕێز شتای مامۆستاهیوە چی کردووە کە نمونەیە بێ بۆ ئیشەڵڵا هەرچەند مامۆستاکانی ماشەڵڵا هەمووی سەرکەوتون بەڵام بۆکەوەی کە ئەمانی تر چی بکەن بەوەی کە نمونەی ئەو مامۆستای دووبارە بکەنەوە طبعا ئەمەی کە باسی ئەەکەم ڕەوشی خوێندنەوە لە هەموو زانکۆکانی کوردستانە خراپە لە زانکۆی زاخۆوە لە هەتاوەکو دەگا بە زانکۆی گەرمیان و من تەسەورەکەم لە زانکۆکانی عێراقشا حاڵی ئەوان گەلێک باشتر نییە لە حاڵی ئێمە چی بکرێت ئێمە زۆر شت هەیە دەتوانین لە زانکۆکانە بیکەین کاتێکی زۆر بە فیڕۆچووە لە پۆلی یەکی بنەڕەتیەوە هەتا دەگا بە دوانگزەی بنەڕەتی بەڵام ئێمە کە گەیشتینە زانکۆ کە خوێندکار کە گەیشت بە زانکۆ ئەتوانین کۆڕ و سیمینارات بۆ خوێندکار بکەین لەسەر گرنگی و ئەهمیەتی خوێندنەوە من خۆمەکو بەڕێوەبەری کتێبخانە ئەو خوێندکارە تازانە دێ کە ساڵانە سیمیناریان بۆکەم کتێبخانەیان پێدەناسێنم چۆن داوای کتێب دەکەن ئەهمیەتی کتێب چییە ئەم کەشە هێمنەی کتێبخانە کە هەیە قابلی ئەوەیە تۆ بێی بخوێنیتەوە لە پڕێکشە ناتوانی ببی بە خوێنەرێکی باش کوردەڵێ لە پڕێک نابی بە کوڕێ بەڵام دەتوانی نەسیحەتی خوێندکارمان کردووە دەتوانێت ڕۆژانە لە 15 دقەوە دەست پێ بکە لە چارەکە سعاتێکەوە ئەمە بکە بە پیشەی خۆت لە ماوەی هەفتەیەکە کەواتە تۆ نزیک بە 2 سعاتت خوێندوێتەوە مامۆستاهیوە کاتی من بۆ نەخۆم لە زانکۆ بووم بە قسەکەی جەنابەت هەندێک جارە هاتن شیکردنەوەی بۆ هەندێک کتێبە کرد زۆر باش کەسانی شیرین کەلام ئەڵبەتە یاخود بۆ منە هەندێک نووسەر بوو لەناو گەنجانە ئەو سات زۆر کەسانێکی خۆشەویست بوون ئەمانیان بانکێش دەکرد ینی زۆر جار تۆ لەبەر ئەوانە هیچ تێکەڵ بە کەشەکە بووی هەستە کرد بەردەوامیش بیت سەحر خان من نویستم بێمە ڕێک سەر ئەو خاڵی بەڕێزت شتێک هەیە کە پێی دەوترێن ناساندنی کتێب ئەمە خاڵێکی زۆر گرینگە نووسەرێکی بەڕێز کتێبێکی نووسیوە ئەم نووسەرە ئەتوانی خوێندنەوە بۆ کتێبەکەی ئەم نووسەرە بکەی کۆمەڵی خوێندکاری زۆری لە دەور کۆکەیتەوە و ئەتوانی حتا خوێندنەوە بۆ ئەو کتێبانەش کرێکە لەسەر ڕەفەی کتێبخانەکان ساڵانێکە تۆزیان لەسەر نیشتووە یعنی بە بۆچوونی من زانکۆ و ئەو شوێنانی کە پابندن بەم کارە تەنها نابێ خوێندنەوە بۆ ئەو کتێبانە بکرێت کە کتێبی نوێن بەڵکو خوێندنەوە بۆ ئەو کتێبانەشکەین کە لەوانەیە دەرفەتی خوێندنەوە کردن نەبوو بێ بۆی لە پێشووترا و خاڵێکی تر ئەوەیە مامۆستا هانی خوێندکار با لە کلاسا من نمونەی خۆم هەیە وانەیەک دەڵێمەوە بە ناوی بازرگانی نێودەوڵەتی ئینتەرناشنال بزنس مانجمنت یعنی لە مەجالێکە بە خوێندکارەکانم وتم مەلزەمەتان نادەمێ هیچ وانەیەکتان نادەمێ بڕۆن لەسەر بڵین ڕێگەی ئاوریشمی نوێ شت بخوێننەوە شت هەیە سەرچاوە هەیە باسی دەکەین
جارێ بۆم بکەن بە راپۆرتێک و لە ڕێگەی کلاسڕومەوە بۆم بنێرن. طبعا زۆر ئەم سەر و ئەو سەریان کرد لەوانەیە زەحمەت بێ مامۆستا تۆ گە شتێکمان نەدەیتی ئێمە چۆن بتوانین وتم با بە ئاسانە. ئێستا ئینتەرنێت لە بەردەستمانایە، سەرچاوە کتێبخانەمان لە بەردەسایە، وەرن بۆ کتێبخانە هاوکارتانە بین لە تۆڕە کۆم لە ئینتەرنێتەوە توانن بە دوای سەرچاوە گەڕێن. طبعا لە بیدایەتە زۆر قورس بوو لەلایەن، بەس بڕوا دەکەی خوێندکارم هەبووە خەڵکی ئەم شارەیە ژیانی لەم شارەیە چۆتە کتێبخانەی گشتی سلێمانی لەوێ بە دوای سەرچاوە گەڕاوە سەرچاوی دەستکەوتووە. خوێندکارمان هەیە هەبووە هاتووە بۆ کتێبخانەی لای خۆمان سەرچاوی دەستکەوتووە. سەرئەنجام راپۆرتەکانیان بۆ ناردم بڕوا بکە خوێنمەوە شتی زۆر باشیان ناردووە. لەوانەیە بڵێم شتێکیان ناردووە من پێشووتر نەمزانیوە، یعنی لە ڕێگەی ناردنەکەی ئەوانەوە من فێر بوومە. بۆیە ئێستاش زانکۆ سیاسەتێکی گرتوۆتە بەر سیاسەتی ستودنت سنتەر، واتە خوێندکار ئەبێ سنتەر بێ لە فێربوونا، بە تەنها مامۆستا هەموو شت نییە تۆ بێی بە پێدانی چەند مەلزەمەیەک قەتیسی کەی لەو چوارچێوەیە. تەنانەت من پێیانەمت بۆم حاندێتەوە ئەم بابەتە، دیسان لەوەیە ترسێکی زۆریان هەبوو کە هاتیشەوە دیقەتمدا جوابێکی زۆر جوانیان داوەتەوە و لە کاتێکان نە هیچ مەلزەمەیەکمدا پێیان نە هیچ نووسینێکمدا پێیان، کەواتە ئێمە ئەتوانین وەکو مامۆسایانی زانکۆ دیسان خوێندنەوە لە زانکۆ بکەین بە کللتور. باشە کەواتە خوێندکار سنتەری ڕێگایەکی زۆر باشە لە بەرەوەی مامۆستا ڕێگەنیشاندەری خوێندکارە، نەک مامۆستا لەسەرەوە ئەو هەرچیەک بڵێت و خوێندکار وەکو دەبێت شتەکانی تێ بکەین. ئێستا هاوسەنجیەک دروست بۆ لە نێو زانکۆکانە. چۆن ئێمە بتوانین مادام زانکۆ ناوەندی شێکاتمی گرنگە و زانست و زانیاری لێوە فێر ئەبین کتێب خوێندنەوە خۆشەویستکەین، یعنی مامۆستا هیوان نەیە بم بڵێ ئەم کتێبم بۆ بخوێنەوە، ڕاستە من ئاشناکەی بەم کتێبە، بەڵام من خۆم هەوڵ بم بە دوای ئەو سەرچاوانەیە بگەڕم کە پێویستە بۆ پیشەکەی خۆم لە بواری بازرگانیایە، لە بواری زمانە، لە بوارە جیاوازەکانی ترایە. زۆر کەسی ڕۆمان نەخوێنێتەوە مامۆستا، لە ڕۆمان و زای چاشتی جوان فێر بووە. چۆن بتوانین ئەم ڕێگایانەیان بۆ بکەینەوە؟ کاک سەرکۆ ڕێگە زۆرە بۆ ئەوەی کە ئێمە خوێندکار هاندەین بۆ ئەوی بخوێنێتەوە. بۆ نمونە ناساندن و پیشاندانی ئەزمموی وڵاتە پێشکەوتۆکان کەمە یەکێکە لەو خاڵانەی کە ئێمە ئەتوانین سەرنج بخەینە سەری. بۆ نمونە بانگهێشکردنی نووسەرە سەرکەوتۆکان، نووسەرە دیارەکان، بانگهێشکردنی ئەو تاکانەی کە لە ڕێگەی خوێندنەوەیە توانیانە ڕێگەی شوێنی خۆیان بدۆزنەوە، بواری خۆیان بدۆزنەوە، ئەسپی خۆیان تاو بدەن لەوەیە. من لەسەر ئەم بابەتە ئەتوانم یەک شتێک بڵێم ئامارێک هەیە کە ڕەنگە ئامارەکە 100% نەبێ، بەڵام من دڵنیام ئەم ئامارە زۆر نزیکە لە ڕاستیەوە. تاکێک لە ئەوروپا لە وڵاتە ئەوروپیەکان بە معدەلی ساڵ ئەم تاکە نزیک بە 30 کتێب دەخوێنێتەوە. واتە تاکمان هەیە لەوانەیە هەر هیچ نەخوێنێتەوە، تاکەی لەوانەیە مرۆڤێکت لەوانەیە لەوێ 12 کتێب خوێ، بەڵام بە معدەل 30 کتێب. لە هەمان کاتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە کوردستانیش سەربەشێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەشێکە لە عێراق 8 کەس کتێبێک دەخوێنەوە لە ساڵێکە، 8 کەس کتێبێک دەخوێنەوە. وڵاتێکمان هەیە کە هەر لە ناوجەرگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە پێی دەوترێت ئیسرائیل. باز لەوە دەکرێت بە پێیە و ئامارە تاکێک لە ئیسرائیل نزیک بە 40 کتێب دەخوێنێتەوە لە ساڵێکە. ببینە دەوڵەتێکی وەکو ئیسرائیل هەموو وڵاتانی ناوچەکە حسابی بۆ دەکەن و کاریگەری گەورەی هەیە. ئەمە مەبەستمان پیاهەڵدانی ئەو دەوڵەتە نییە، ناحاشا مەبەستمان لەوەیە پیشانی دەین بە خوێندکارەکانمان بەنەوەی نوێ، چونکە خوێندنەوە چییە؟ زانست بەرهەم دەهێنێ و دەوڵەتێکی وەکو ئیسرائیل، وەکو وڵاتە ئەوروپیەکان، وەکو ئەمریکا کە پێشکەوتونە لە نەتیجەی خوێندن و خوێندنەوەیە، پشتیان نەکردووە لە ڕابردووی خۆیان. ئێمە لە ڕێگەی خوێندنەوەوە یعنی بەڕێزان ئەتوانین ئەزمون کۆکەینەوە. وەختێکە من ئەخوێنمەوە ئەزمموی نەوەکانی پێشی خۆم ئەخوێنمەوە، کەواتە ئەم ئەزمونەوە لە من دەکا کە ئیتر دانەنیشم بە دیار ئەمەی کە هەیە تموح زیادکەین لە بەردەمی خۆمان. یەکێک لەو شتانەی تر پێشانگای نێودەوڵەتی کتێبە، پێشانگای کردنەوەی پێشانگای کتێبە لە ناو
زانکۆکان ئێستا دەیان دەستگا و چاپمان هەیە مەسەلەن دەستگای چاپی جەمال عیفانمان هەیە ڕەهەنمان هەیە دەستگای سەردەممان هەیە دەیانی تریش ئێمە دەتوانین ئەم دەستگایانە بانکەین بۆ ناو زانکۆکان بۆ ماوەی 1 هەفتە پێشانگایەکی کتێب بکەینەوە لە ئەسنای پێشانگاکەیە بەردەوام دیبیت هەبێ سیمینار هەبێ کۆڕ هەبێ هەموو ئەم بابەتانە وا لە خوێنکار دەکات گەرمی ئەکا وا لە خوێنکار دەکات لە شوێنێکان نەوەستێ چکە بەڕاستی خوێنکاریش تمۆحی هەیە بەڵام پێویستی بە دەستگیرۆیی هەیە خوێنکار وەکووتم لە ئەو دوو شوێنەی پێشوو کە خێزان و کە پەروەردەیە لەوانەیە بەقەت پێویست پەروەردە نەکراوە هاتوۆتە زانکۆ لەوێ دیسان مەجال هەیە هێشتا تۆ 4 ساڵە لە بەردەمە بۆ ئەوەی خۆت پەروەردەکەی بۆی کە ڕێنمایی لە مامۆستاکانت وەربگری زۆر باشە مامۆستا هیوە با هەر نەڵێن بۆ نمە گەنجی ئێمە ناخوێنێتەوە بەشێکی هۆکارەکە ئەوە نییە بۆ نمونە خودی کتێبخانەکانی ئێمەش چالاکی ئەو تۆیان نییە هەندێک جار هەیە تۆ ئەچیتە لای کارمەندێکی بەڕێزی ماندووی کتێبخانەکە ئەڵی بۆ نمونە من نازانم چی بخوێنەوە بەڵام حەزی من ئەوەیە سیرت ئەکا یعنی ئەوش بەقەت تۆ ئەخوێنێتەوە مەبەستم ئەوەیە ئەو کەسە تەنیا فەرمانبەرێکە ئەرکەکەی ڕایەکە خوێنەواری زۆر یانتیا یەخوا نمونەیان زۆر بێ بەڵام مەبەستم بە شێوەیەکی گشتی ئەمە لەسەر نمونەیەکە لە هاوڕێکانمە هێنەوە هەندێکیان وەکو ئەرک تەنیا لەوێت واتە خۆشی حەزی لە ئیشەکەی نییە شەوقێک نییە زەوقێک نییە خۆی لەوێ بێ چالاکی ڕێک بخات هاوکاری تۆ بێت زۆر جار ئەوەی تر تۆ هانات طبعا سەحر خان قسەکەت زۆر بەجێ من لێرەوە داوا لە وەزارەتی خوێنی باڵا ئەەکەم کە کتێبخانەکان پێش هەموو شتێک دەوڵەمەندکەن بە سەرچاوی نوێ بە کتێبی نوێ ساڵانە بودجەیەک هەبێت لە ڕێگەی ئەم بودجەیەوە کە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی هەولێر لە هەر شوێنێکی تر دەکرێتەوە کتێب بکڕن ئەمە شەوق و زەوقێکی تر ئەدا بە خوێنکار کە پێویستە دیسان بە ئەلیکترۆنیکردنی زانکۆکان بە سیستەمێکی یەکگرتوو بە سیستەمێکی موحد لە بینی هەموو زانکۆکان ئەمەش خاڵێکی زۆر گرینگە کە خوێنکار والێ بکەین کە بتوانێت لە سەر کۆمپیوتەرەکەی خۆی لە مۆبایلەکەی خۆیەوە بزانێت لە کتێبخانەی زانکۆی شەرموو لە کتێبخانەی زانکۆی سلێمانی لە کتێبخانەی زانکۆی زاخۆ هەتا ئاخری هیچی هەیە دیسان دێمە سەر ئەو خاڵی کە بەڕێزت یعنی کارمەندی کتێبخانە ئەبێ تایبەت بێ بەچی ئەبێ خۆی بەجدی یعنی کەسێکی خوێنەوار بێت کتێب ناز بێ ئەوەی کە ئاڵێ سەروبەری لەگەڵ خوێندنەوەیە هەبێ و ئیلهام بدا بە خوێنەر هەتا کە یەکێک دێ بۆ کتێب تەنانەت حسابی ئەوە کراوە هەتا ئەبێ قەد و قیافەیەکی جوانیشی هەبێ هەتا ئەبێ زمانێکی شیرینی هەبێ مەسەلەن لەوانەیە خوێنەر هەبێت بێت کتێبت پێ لە ڕەفەکانە داگرێبی ئەمە نواندنی چارەیەکی گرش بەرامبەر بە بخێنەرە ڕەنگ هەیە نەیەتەوە بەڵام بەدەمەوە چوونی بە گەرم و گوڕی ئەمەوە لە ئەو خوێنەرە ئەکا بێتەوە تۆ خۆ دوابشان بدەیت ئەمە ئەرکی خۆمە ئەمە منەتێک نییە بەسەر تۆی خوێنەرایکەم من ئەمێ ئاماژە بە یەک شتێ بکەم خۆشبەختانە لە ستافێکی باش لە کارمەندان لە فەرمانبەران لە کتێبخانەی ناوەندی زانکۆی شەرموو هەیە سەرباری ئەو بارگرانی قەیرانی داراییە بڕوا بکەن ڕۆژێک خوێنکارێک مامۆستایەک نەهاتووە گلەیکە بڵێ فلان فەرمانبەر ینی جۆرێک لە جۆرەکان چارەیەکی گرش بووە یاخود ڕوویەکی خۆشی نەبوو لەگەڵمانە ئەمە ئەرکە ئەبێ بیکەین ئەگەر نەمان کرد بێ کەم تەرخەمیە بەڵام کردومانە بۆیە ڕێک جێی خۆیەتی قسەکەت ئەبێ ئیلهام بدەیت بە ئەو کەسانێکە چکە لەوانەیە بە یەک چارەیەکی گرژی تۆ جارێکی تر ئەم کەسە نەڕاتەوە بە هیچ کتێبخانەیەکە کتێب ببینێ هەر ئەو لەحزەی تۆی بیرکەوێتەوە کە بەڕوویەکی خۆشەوە بەدەمیەوە نەڕۆشتی کتێبەکەت نەداوەتە دەسی یاخود لەوانەیە داوای ڕوونکردنەوە لێ بکە قەیچێکە زۆر چاکە زۆر ئاساییە ڕوونکردنەوە بدەیت بە ئەو خوێنکارە یا بە ئەو کەسێکە خواستنی کتێبی هەیە جا بە دڵخۆشیەوە لە ئەو نمونەی کە سەحەت باسێکە لە زانکۆ سلێمانی مامۆستایەکمانەیە کە تەمەنێکی هەیە خزمەتەکە لەوێ بەڕاستی بۆ چۆ بۆ هەر سەرچاوەیەک بچۆ کە سەرچاوەکە تیاتێ بەڵام کۆمەڵە کتێبی کەشتیاتی هەڵە لەمانەش ئەتوانی سوود ببینی یعنی ئەمەش بۆ ڕوونەکاتەوە کە شتەکە زۆر لە ئاسانەکە فێرتەکات چۆن خوێندنەوە و لاخۆشەویستکە کەواتەم کەسانە بوونیان زۆرە ئەوەی کە گرنگە مامۆستا زۆر جار ئێمە پرسیارمان لا دروسە بێت
بۆ نمونە تا چەند گرنگە بەپی ئەو بوارەی خۆم بەپی ئەو حەزەی خۆم بەپی ئەوەی کە من خۆم هەوڵێم دنیا دیدەم بۆ ئەم بوارە هەبێ بتوانم ئەو کتێبانە هەڵبژێرم نەک بچم بە دوای کتێبێکا بکەرم قەبارەیەکی گەورە و چل لاپەڕی لێ بخوێنمەوە و تااقەتم بچێ چۆن بتوانین لە شتی ئاسان و دەست پێ بکەین بۆی کە بتوانین دنیامان بەردی ڕوا بکرێتەوە و بتوانین هەڵ بۆ شتی باشتر بین. طبعا خوێندنەوە کە دەست پێەکەی یەکەمین جار کە خوێنەرێکی نوێی نابێ خۆت بدەیت لە هەموو کتێبێت و نابێ ئەو بوارەی کە حەزت پێێت یا ئەو اختصاسی کە هەتە بۆ نمونە کەسێک اختصاسی کارژێڕیە یاخود کەسێک اختصاسی ڕاگەیاندنە وەکو ئێوەی بەڕێز ئەم تاکە ئەبێ خوێندنەوەکانی جارێت دابشکا لە بینی ئەو پسپۆڕی کە هەیەی و لە بینی ئەو پسپۆڕەکانی تر چکە مرۆڤ هەمیشە زانیاریەکانی شەرت نییە لە یەک مەجاالە بخولێتەوە یاخود لە یەک مەجاالە ئەوە بێ بەڵکو زانیاریەکانی پێویستە هەندێک جار فرە ڕەهەند بێ بۆ نمونە ئەگەر ئینسان بتوانێت 160 ئەو خوێندنەوانی کە هەیەی لەو اختصاسی کە خۆی بەدەستێناوە بڕوانامە شتێکی باشە بەڵام 100 لە بواری ترابێت من هەمیشە ڕێنوێنی خوێنکارانم کردووە کە دەست بە خوێندنەوە ئەکەن بە کتێبی قەبارە گەورە دەست پێ نەکەن ئەتوانن بە ڕۆمان دەست پێ بکەن ئەتوانن بە یاداشت و یادەوەریەکان دەست پێ بکەن ئەتوانن بە کتێبی وەرجێڕان دەست پێ نەکەن زۆر جار کتێبی وەرجێڕان بەهۆی ئەوەی کە ئێمە نەتەوەیەکی نێشتا زمانێکی موحەد و یەگرتومان نییە زۆر جار وەرجێڕان تووشی ئەوەمان ئەکا تااقەتی کتێب خوێندنەوەمان نەبێ زیاتر هەوڵی ئەو خوێندنەوەی ئەو کتێبانە بدەین کەوا نووسەرەکە خۆی بە زمانی دایک نووسەتی هەتاوەکو دەگەی بە ڕێچکەیەک دەگەی بە کەنارێکی ئارام ئەو کاتە هەنگاو دەنێ بەرەو کتێبی تر بەرەو کتێبی زیاتر قەبارەی کتێبەکە گەورەکەیتەوە حەزت بۆی زیادە بێ ئەمڕۆ لە بیدایەتە ئەگەر 20 دقە دەخوێنیتەوە پاش مانگێ پاش 2 مانگ دەگەی بە سەعاتێ دەگەی بە سەعات و نیوێک ئیدی بەو شێوەیە شەوق و زەوق و ئیلهامێکی زیاترت ئەبێ بۆ خوێندنەوە. جا مامۆستا هیوا باسی کاتت کرد کتێبی کاغەزی چێژێکی تێ ئەم لاپەڕانە ئەگۆڕی زۆر خۆش بەڵام کتێبی دەنگیش هەر ئەو کاتێک کە تۆ ئەڵێیت زۆر ئاسانکاری بۆ کردن شۆفێری بکە لێرەوە هەتاکو هەولێر لێ بخڕە بێ خەسە کتێبێکی دەنگی گوێ لێگری چێژیشی لێبێ ئەمە تا چەند هەوڵدراوە بۆ نمونە لە هەندێک شوێنی ئاکادمیک بۆ نمونە لە زانکۆکانی ئێمەیە کە ئێمە هێزێکی باشمان هەیە زۆر دەنگ خۆشی تیا هەیە سوود لەم دەنگانە وەربگیرێت هەندێک پۆدکەست بۆ کتێب خوێندنەوە دابنرێت هەندێک پیج و سایت و چەناڵ دابنرێت تایانە ئەمانە کتێبەکان بخوێننەوە دەنگی خۆی زۆر خۆشە مامۆستا بۆ ئەو لوتفی هەیە دەنگی هەردووکتان بەڕاستی خۆشە چکە بم ڕۆژگارە ئێمە گوێتان لێگرین و بینەرتانین طبعا من بیرم چوو باسیەوەکەم زۆر باش بیرە خستمەوە کتێبی دەنگی یەکێکە لەو کەرەستانی کە ئەتوانین ئێمە پشتی پێ ببەستین کە ئەتوانین ئێمە سوودی لێوەرگرین و خۆشبەختانە ئەگەر ئێستا لە یوتیوب بگەڕێی کتێبمان هەیە یعنی بە 10 ساعات کراوە بە خوێندنەوە یعنی کتێبی زۆر هەیە لەو بوارەیە و بەڵێ زۆر کار ئاسانیە و ئەتوانی لەیەوە هانی خوێنکار هانی خەڵکی بدەیت کە بخوێنەوە فعلەن ڕێگەیەکی زۆر باشە خۆ لە لای من تام و چێژی کتێبی ئەمەی کە پێ دەوترێت هارد کۆپی ئەم کتێبی کاغەزی زۆر خۆشترە چونکە دەتوانی خەت بدەی بەژێری ئەگە کتێبەکەی خۆت بێت ئەتوانی خەت بدەی بەژێری ئەوەیە ئەتوانی دەستنیشانی هەنێشتکەی کە بەلاتەوە گرنگە کە جێگەی سەرنجە بەڵام ئەمە لە کتێبی با بڵین سەوتیە کە دەنگە ناتوانی ئەمە لە کتێبی دیجیتاڵی ناتوانی بەڵام بەڕاستی هەنگاوێکی گەورەیە بۆ بە کللتورکردنی خوێندنەوە ئەگەر بێت و ئەم کارە بکەین و ئەمە بەشێکی ئەچێتە بواری میدیاوە کەواتە تۆ ئەچێتە ینی ئەمە میدیایە کە تۆ لە ڕێگەی میدیاوە ئەم ئیشەکەی ئێمە میدیا دیسان ئەتوانین ڕۆڵێکی گەورە بچێڕین لە بە کللتورکردنی خوێندنەوە بۆ نمونە هەر ئەم بەرنامەی بەڕێستان هەوڵێکی گەورە و ناوازەیە بۆ بە کللتورکردنی خوێندنەوە و میدیا ئەتوانێ ئەم کتێبە تازانەی کە دەردەچێت و ڕیکلامێکی باشی بۆ بکە ئێمە بەداخەوە
یعنی میدیاکانمان و سۆشیال میدیاش ئەوەندەی حەزمان لێ ڕیکلام بۆ شتە ناتەندروستەکان بکەین بۆ نمونە چپس کە یەکێکە لەو خواردنانەی کە مناڵ ئەیخوات و هیچ سوودێکی پێ نابەخشێ چی کەناڵی تەلەڤیزیۆنی چی سۆشیال میدیا هەیە پڕە لە ڕیکلام بەڵام کتێبێکی باشی نووسەرێک دەردەچێت سەیرەکەی ئەوەندە بێنازە هیچ کەناڵێکی تەلەڤیزیۆنی لەوانەیە ڕیکلامی بۆ نەکا بۆیە ئێمە ئەتوانین ڕیکلام بکەین بۆ کتێبەکان بە نرخێکی هەرزانتر بارگرانی لەسەر نووسەرەکان نەکەوێ بە هەمان شێوە بانکردنی کتێبێکی تازە دەردەچێت بانکردنی نووسەرەکە بۆ بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی کە بۆ ئەوەی ڕوونکردنەوەی زیاتر بدا بە خوێنەر ئەمیش دیسان وا دەکا بەشێکی ناوەڕۆکی ئەو کتێب بۆ خوێنەر ڕوون دەکەیتەوە کار ئاسانیە خوێنەر و لەوانەیە تۆ بیگەێنی بە وەزعێک بڵێ ئەم کتێبە تام و چێژیە با بچین بیخوێنمەوە دەستەکانی خۆش بێ سپاس بۆ تۆ بێگومان ئێمەوەکو دەستگای میدیای کورسات هەر لە ڕابردۆ بی خۆش بێگومان بینەری بووی کە زۆر گرنگیمان ناوە بە نووسەرە کوردەکانی خۆمان و بە وەرجێڕەکانمان و ئێمە پرۆگرامێکمان هەیە کورسات مەگەزین ئێواران هەر کتێبێکی نوێی نووسەرێک دەربچێت نووسەرەکە خۆشی بانگەکرێت و خۆشی گفتوگۆی لەسەرەکرێت و بۆ وەرجێڕەکانیش هەر کتێبێکی بیانی وەرەجێڕنە سەر زمانێکی تر لە پرۆگرامەکەی ئەمەوە بێخو لە کورسان مەگەزینەوە بێ هەمیشە هەوڵمان ناوە ئەو کەلتورە بڵاو بکەین و لەناو کۆڵگا دووبارە سپاس بۆتەوە سپاس بۆ ئێوەی بەڕێز ئەمەیە ئەوە بڵێم ڕێک بۆ پاڵپشتی قسەکەی بەڕێزت کەناڵی کورسات دەستگای میدیای کورسات بەڕاستی سەلماندێتی ماڵی هەمووانە و ڕێک ئەوانەی کە بەڕێزت دوتت کردێتی بەڵام ئەمە پێویستە میدیاکانی تریش تەلەڤیزیۆنەکانی تریش دەستگاکانی تریش بە ئەرکی خۆیان بزانن و بەو ئەرکە هەڵسن دەستەکان جارێکی تر سپاس بۆ ئێوەی بەڕێز سپاس بۆ میوانداریتان دەست خۆش